خانشینانی ئێران پەرەسەندنی هەژاری و دەنگی ناڕزایەتی. لە ماوەی زیاتر لە یەک ساڵی ڕابردوودا ناڕزایەتیەکانی خانشینان لە ئێران بە تایبەت کۆبوونەوەکانی هەفتانەی ڕۆژانی یەکشەممە و دووشەممە بەردەوام بوون. ئەم ناڕزایەتیانە ئیتر تەنیا پەرچەکردارێک نین بەرامبەر بە ڕێژەی زیادبوونی هەقدەست، بەڵکو کۆمەڵێک داواکاری بژێوی دەرمانی خۆشگوزەرانی و پیشەیی لە خۆ دەگرن. ئەو خانشینانەی ساڵانێکی زۆر کاریان کردووە ئێستا بۆ دابینکردنی خەرجە سەرەتاییەکانی ژیان و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە تەندروستیە گونجاوەکان ناچارن گەلێک جار بێنە سەر شەقامەکان و لە بەرامبەر بینای حکومی و ئیداریەکاندا کۆ ببنەوە. لە نوێترین شەپۆلی ناڕزایەتیەکاندا ڕۆژێک دوای کۆبوونەوەی خانشینانی دابینکردنی کۆمەڵایەتی و سندوقی فولاد لە چەندین شار، خانشینانی بەشی مخابراتیش لە ئیسفەهان، کرماشان، عێراق، بیجار و شارەکانی تری پارێزگای کوردستان دەستیاندایە کۆبوونەوە و ناڕزایەتی. راپۆرت و وێنە بڵاوکراوەکان نیشان دەدەن کە خانشینانی مخابرات ڕۆژی دووشەمە لە بەرامبەر بیناکانی ئەم کۆمپانیایە کۆبوونەوە. لە ئیسفەهان ئەم کۆبوونەوەیە لە بەرامبەر بینای ناوەندی مخابرات لە چوارباغی سەرەوە و بەڕێوە چوو. ناڕزیان بەڕێوەبەرانی کۆمپانیا و پشکدەرە سەرەکیەکانیان بەکەم تەرخەمی بەرامبەر بە مافە یاسایی و داواکاریە کەڵەکە بۆکانیان تۆمەتبار کرد. هاوکات خانشینان و موچەخۆرانی سندوقی فولاد لە ئیسفەهان بۆ دووەم ڕۆژی بەردەوام بەرامبەر بە دۆخی بژێوی و جێبەجێ نەبوونی تەواوی داواکاریەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینانی مخابرات لە کرماشان ڕایانگەیاند کە 4 ساڵە کۆبوونەوەی هەفتەیی بەڕێوە دەبن، بەڵام تاوەکو ئێستا وەڵامێکی ڕوونیان وەرنەگرتووە. گۆڕینی مەرجەکانی بیمەی ئەکمەل، نەدانی داواکاریە داراییەکان، کەمبوونەوەی ئیمتیازە خۆشگوزەرانیەکان و جێبەجێ نەکردنی تەواوی ئایاننامەی دامەزراندن و خۆشگوزەرانی لە زومرەی گرنگترین تەوەرەکانی ناڕزایەتیەکانیان بوون. چەند راپۆرتێکی جیاوازیش سەبارەت بە کۆبوونەوەی خانشینانی مخابرات لە شارەکانی عێراق، بیجار، پارێزگای کوردستانیش بڵاوکراوەتەوە. لە شوش خانشینانی دابینکردنی کۆمەڵایەتی شوش، کەرخە و هەفتەپە سەرڕای گەرمای تاقەت پڕۆکێنیش سەرەتا لە بەرامبەر بینای ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی کۆبوونەوە و پاشان لە شەقامەکانی شاردا ڕێپەیوانیان کرد. ئەوان جگە لە پرسە ئابووریەکان لە دژی شەڕ و سیاسەتە شەڕخوازانیەکانیش دروشمیاندا. لە ئەهوازیش دروشمی دش بە شەڕخوازی و گرانی بیسرا. خانشینانی کرماشان وێڕای ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە هەڵاوسان و دابەزینی توانای کڕین، دروشمی هەڵاوسان گرانی نا بۆ شەڕ و وێرانیان بەرز کردەوە. هەندێک لە بەشداربووانی کۆبوونەوەکانیش خوازیاری ئازادکردنی موعەلیمان، کرێکاران و ناڕازیانی تری زیندانی و ڕاگررتنی ئیعدامەکان بوون. لە دیسپۆل خانشینان دوای کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی دابینکردنی کۆمەڵایەتی بەرەو نووسینگەی نوێنەری ئەم شارە لە پەرلەمان ڕێپەیوانیان کرد. لە تارانی چەند گروپێک لە خانشینانی دابینکردنی کۆمەڵایەتی و موعەلیمان لە بەردەم بینای ناوەندی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ئامادە بوون. یەکێک لە کێشە بنەڕەتیەکانی خانشینانی مخابرات بریتیە لە دۆخی بیمەی تەواوکاری تەکمیلی و دەرمانە. ئەوان دەڵێن سەرڕای بڕینی پارەی بیمە لە موچەکانیان، دواکەوتنی دانی قەرزەکانی کۆمپانیای مخابرات بە کۆمپانیای بیمە زۆرجار دەستڕاگەیشتنی ئەوانی بە خزمەتگوزاریە تەندروستیەکان تووشی ئاستەنگ کردووە لە دۆخێکدا کە خەرجی دەرمان، نەخۆشخانە، نەشتەرگەری و چاودێری پزیشکی بەڕادەیەکی هێرشگار زۆر زیادی کردووە. چران یاخود سنوورداربوونی خزمەتگوزاریە تەندروستیەکان دەتوانێت بنەماڵەی خانشینان ڕووبەڕووی قەیرانێکی جددی بکاتەوە. داواکاری هاوبەشەکانی ئەم کۆبوونەوانە دەکرێت لە چەند تەوەرەی سەرەکیدا کورد بکرێنەوە: جێبەجێکردنی تەواو، دادپەروەرانە و بێجیاوازی گەڵاڵەی هاوسەنگکردنی حەقدەست، دانی دەستبەجێی پاشەکەوت و داواکاریە داراییەکانی مانگەکانی ڕابردوو، زیادکردنی موچەی خانشینی بە پێی خەرجی ڕاستەقینەی ژیان و ڕێژەی هەڵاوسان، جێبەجێکردنی مادەی 54 یاسای دابینکردنی کۆمەڵایەتی سەبارەت بە پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان، باشترکردنی بیمەی تەواوکاری تەکمیلی و دانی ڕێکوپێکی خەرجیەکانی دەرمان، جێبەجێکردنی تەواوی ئایاننامەکانی دامەزراندن و خۆشگوزەرانی خانشینانی مخابرات، گەڕاندنەوەی بڕەپارەی بڕدراوی موچە، دابینکردنی ئیمتیازاتی پاشماوەکان، پاراستنی سربەخۆیی و شەفافێتی دارایی سندوقەکانی خانشینی و هەروەها چیتر قورسایی خەرجی دەرمان و ژیان تەنها نەخرێتە سەرشانی خودی خانشینان. ئەم داواکاریانە داوایەکی لانی کەم و سەرەتایین،
نەک ئیمتیازی تایبەت. خانشینان ساڵانێکی زۆر حەقی بیمە و باجیانداوە و ئێستا چاوەڕوانی ئەوەیان هەیە کە لە مافێکی گونجاو لەگەڵ پێشینەی کار و خەرجی ڕاستەقینەیەکانی ژیانیان بەهرەمەند بن. موچەیەکی کە لەگەڵ کرێیخان و خۆراک دەرمان و خەرجە پێویستیەکانی تردا نەگونجێت بەکردەوە خانشینان بەرەو هەژاری وابەستەی خێزانی پاڵ پێوە دەنێت. هاوکات لەگەڵ بەردەوامبوونی ناڕزایەتیەکان فەزڵوڵڵا ڕەنجبەر وتەبێژی کۆمیسیۆنی کۆمەڵایەتی پەرلەمان ڕایگەاند کە وەزیری تەعاون کار و خۆشگوزەرانی کۆمەڵایەتی لە دانیشتنی ئەم کۆمیسیۆنەدا وتوێتی ئەگەری هەیە دانی ماف و حەقدەستە دواکەوتووەکان هاوسەنگکردن و زیادکردنی موچەی خانشینانی دابینکردنی کۆمەڵایەتی لە دەی خەرمانانەوە دەست پێ بکات. هەروەها بڕیار دراوە کێشەی هاوسەنگکردنی موچەی خانشینانی مخابرات لە کۆمیتەی شارەزادا تاوتوێ بکرێت. سەرڕای ئەوەش تا کاتی بڵاوبوونەوەی ئەم راپۆرتە هیچ بەرنامەیەکی دیاریکرا و خشتەیەکی فەرمی دانی موچە و زەمانەتێکی ڕوونی جێبەجێکردن ڕانەگەیەندرا بوو. بەم هۆیەوە ئەم بەڵێنەش نەیتوانیوە ڕێگری لە بەردەوامبوونی کۆبوونەوەکان بکات. ئەزمموی ساڵانی ڕابردوو نیشانی داوە کە ڕاگەیاندنی بەڵێن بە بێدانی ڕاستەقینە و شەفافسازی سەبارەت بە سەرچاوە داراییەکان تەنیا بێباوەڕی خانشینان زیاتر دەکات. خانشینان بوونەتە یەکێک لە هێزە گرنگەکانی ناڕزایەتی کۆمەڵایەتیەکانی ئێران. ئەوان ئەزمموی ڕێکخستن بەردەوامی و بەدواداچوونی بە کۆمەڵیان هەیە و دەزانن کە بەبێ گوشاری کۆمەڵایەتی زۆربەی ویست و داواکاریەکانیان پشتگوێ دەخرێن. دوای ئاخێزی ژن ئازادی بڕوا بەخۆبوون و توانای ناڕزایەتی بەشە جیاوازەکانی کۆمەڵگا لەوانە خاننشینان زیادی کردووە. قەیرانی خانشینان بەشێکە لە قەیرانی گشتی ژیانی موچەخۆران و خەڵکی کەم دەرامەت. گرانی، دابەزینی توانای کڕین، نەمان یان کەمبوونەوەی خۆراکە بنەڕەتیەکان لە سەرسەفرەی خەڵک، بەرزبوونەوەی کرێی خان و لاوازی خزمەتگوزاریە گشتیەکان ملوێنان کەسی لەگەڵ هەژاری بەرەو ڕوو کردووە. خانشینان کە بەشی هەرە زۆریان سەر بە توێژی زەحمەتکێشانی کۆمەڵگەن ئەمڕۆ بوونەتە قوربانی هەڵاوستان، سیاسەتە ئابووریە هەڵەکان و کەم تەرخەمی بەرامبەر بە مافە کۆمەڵایەتیەکانیان. بەردەوامی ناڕزایەتیەکانیان نیشان دەدات کە خانشینانی تر تەنیا بە بەڵێنی گشتی قەناعەت ناکەن. وەڵامی ڕاستەقینە بۆ ئەم دۆخە بریتیە لە دانی دەستبەجێی داواکاریە داراییەکان، دابینکردنی دەرمانی بێبەرامبەر و خاوەن کوالێتی، زیادکردنی حەقدەست بە پێی ژیانێکی شایستە و زەمانەتکردنی مافی ناڕزایەتی و ڕێکخراوبوون. بەهرەمەندبوون لە ژیانێکی شایستە مافی خانەنشینانە، نەک ئیمتیازێکی کە بکرێت بە داهاتوویەکی نادیار بەسپێردرێت.